ناوچیا؟ فەرهەنگ. فەرهەنگ. بەرێ. چ کارێک دەکەی؟ کاری جلوبەرێک دەکەی؟ هەموو ڕۆژێکیت بۆ ئێرە؟ هەمووش ڕۆژێک. سەلام عەلیکم. لەگەڵ مشتریەکان نێوانتان چۆنە؟ باشن؟ عەیبمان نییە. معاملە و خۆشە؟ عەیبمان نییە. ئێستا ئەوە بەچەنە؟ چاکێتە بەچەنە؟ بەچەنە؟ 15. بە 15. بە 5 دەبێ؟ نابێ. تووڕە نابی بۆ معاملانە؟ نابێ. دەبی لۆ نابی؟ بە 3000 لە ژوور. بە 3000 نا من حەزم لەوەیە. نا وەڵڵا ماشەڵڵا دەست و دڵی چەند باشە و کوڕە جوانە. جا چۆن بە بەلاشەی بەم؟ بەبێ پارە نامەوێ. هەر لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی؟ زیرەکی؟ نا وەڵڵا زۆر. شتێک خۆشم بۆ باس کرد لە کاتی کارکردنە. ئێستا منیش ئاسانکاری وەکەم. وەیە؟ کارکردن هەری ئەوی شێ و باشە شتێکی خۆشم بۆ باس کرد کە قەت شتێکی خۆش ڕووی نایەوە لە دوکانەکە مشتری بێ عەلاگەی بیرچێ. نا وەڵڵا. بەغەڵەت قەت شتت دانەناوە؟ نا. پرسیارێکت لێ یەکەم وەڵامەکە زانی نەبیتە خاوەن خەڵەت. باشە؟ پرسیارەکەمان ئەوەیە تیشکی خۆر لە ڕووەک دەدات. ڕووەکیش گەشە دەکات. بەو کردارە دەڵێن چی؟ ئاسانکاری ئەو لای. شتێکم پێ بڵێ ئەگەر غەڵەت بوو وەڵام بیگۆڕە. بەو کردارە دەڵێن چی؟ هەموومان خوێندومانە خۆ مەکتەبە کردووە. پۆلی پێنجی سەرەتایی؟ پێنج سەرەتایی خوێندووە. پرسیارەکەت بۆ گۆڕم باشە؟ شەمشەمە کوێرە چەند چاوی هەیە؟ چاوی نییە شەمشەمە کوێرە. بوو چاوی نییە؟ بوو بەبێ چاو دەبی؟ بەبێ چاو دەبی؟ شەمشەمە کوێرە چەند چاوی هەیە؟ وەڵای نازانم ڕاستێ. هێشتا نازانم. باشە ئاسانکاریت بۆکەم. 2 چاو، 5 چاو، 3 چاو. چاو، 2 چاو، 5 چاو، 3 چاو، 8 چاو. کورە کوا هەشتی تیا بوو؟ تو 3 چاو. نازانم وەڵڵا نازانم. ئەڵێم 2 چاو، 3 چاو، 5 چاو. 2 چاو. تۆ دەڵی 2 چاو؟ دەستخۆش وەڵامەکە ڕاستە. ئێدە بۆڵێ لەو کاتەوە نایڵێ. خەڵاتێکم پێبەن ئەوە خەڵاتی چەرساتی ئەسفەهانە بۆ بەڕێزە وتی بیبن بۆ ئەو کاکە بەڕێزە. سەلامەت بی.